والله ملەتی کوردە لە دێر زەمانەوە بەدەست دراوسێ بە حساب دراوسەیە و ینی لەگەڵیانێتیوانە زۆرترین خراپیان بەرامبەرمان هەبوو لە ڕاستیە. ئێسش بە تایبەت دەوڵەتی تورکی فاشست بینیمان چیان کرد بە برا کوردەکانمان. من باش ێزانم بایکۆتی کاڵای تورکی زۆر پێویستە، ئیشەڵا بێتە شۆشێکی سپی و بەردەوام لە هەموو کوردستانە. ئەوان لە یەکەین ئەوان لەسەرەوە ینی شتەکە لای ئەوانەوە زیاتر کاریگەری زیاترێت بۆکەوەی کە لە ناو خەڵکی کەمێکی کوردستان ینی هەبێ لەسەرەوە باشترە لە بازرگانەکانەوە دەست پێ بکەن، باشترە بایکۆتی بکەن. من وەکو گەنجێکی شاری دەربەندیخان لە قەزای دەربەندیخان دانیشتوین و داوادار لەو بازرگانانەی کە شتی تورکی نەهێنە نێو شارەکانمانەوە لەبەرەوەی ئێمە ئەگەر ئەمجارە یەکدەنگ بین یەکەڵوێست بین بەرامبەر دوژمن دڵنیا بەسەر ئەکەوین هەر لە بایکۆتەوە بێ یان بە هەر شتێکی تر. بەڕای من ئەگەر هاوڵاتیانی ئێمە بەرامبەر دوژمن بوەستن کاڵای تورکی نەکڕن، کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئەوەی کە دوژمن لە هەر کاتێک و لە هەر ساتێکا بیەوێ کوردمان دەڕوخێنێت، لە هەر شوێنەکە بیەوێ بەرەنگاریمانەوێتەوە کە بۆی هەڕی بۆ بەڕاستێ. بەو هیوادارم بازرگانەکانمان نەکەونە چاڵی دوژمنانەوە و هەوڵ بدەن شارەکەمان پارێزن لە تشتی تورکی و هیوادارم ئەو شتانش قەدەغە بکرێت لە هەر شوێنێکی کوردیوە لە تێتە نێو شارمانەوە. وەڵای بەڕای من لە هەر شوێنێک کە دوژمن بێت، چ باشوور بێت، چ باکوور بێت، چ ڕۆژهەڵات بێت، چ ڕۆژ ئاوا بێ، دوژمن هەر دوژمنە و دوژمن خوێن دەڕێژێت. فەرقی هیچ شوێنێک نییە لە ئێلای ئێمە. دوژمنێک کە بیەوێت خاکمان بەزێنێ، ئێمە خاکی هیچ وڵاتێک نابەزێنین. هیوای سەرکەوتن بۆ هەموو چین و توێژەکانی کوردستان ئەەکەم کە بەم شێوازە هەڵوێستی خۆیان بوێ بەرامبەر بە دوژمن لە هەر شوێن و ساتی و کاتێکە کە دوژمن هەوڵ ئەدا خوێنمان بڕێژ. من وەکو هاوڵاتیەکی کورداوا لە بازرگانانەکەم داوا لە هەموو هاوڵاتیەکی کوردەکەمی 4 پارچەی کوردستان کە هیچ شتێکی تورکی نەکردن و ئەمە پێڕەوکەن لەبەرەوەی هەر خواردنێکی کاڵای تورکی ئەوێتە هۆکاری یان لە دەستدانی کوردێک. داواکارم لە بازرگانەکانیش ئەوەنەی کە پەنا بۆ کاڵای تورکیە بن با بۆ بەرهەمی ناوخۆبیوە و هیوادارم حکومەتیش ئەمە پێڕەوکان نەک هەر بازرگانەکان، هەموو دوکاندارەکان، هەموو هاوڵاتیە. من لەلایەن خۆم ئەینەمە سەرسەرم و ئەینەمە سەر چاڵ بە هیچ شێوەی شتی تورکی ناکڕم، نەبووە خۆم، نەبووە مناڵ، نەبووە ماڵ. پێویست ناکە بەرهەمی ناوخۆ زۆرە، شتی خۆمان زۆرە، هیچ پێویست ناکە تۆ شتی تورکیا بێنی بێ لەوەی کە شتەکەی شتێ هەمووی وەسەراچووە، گشتی وەسەراچووە، هەموویەوێتە هۆی نەخۆشی بۆ گیانی هاوڵاتی. زیانێکی زۆری لێ ئەدا لەبەر ئەوەی تورکیا زۆربەی کاڵاکانی هاوردە هەرێمی کوردستانەکە. ئەگەر من نەیکڕم و تۆ نەیکڕی و ئەو نەیکڕێ زەرەرێکی زۆرە بۆ یان چۆن زەرەر نییە. و هیوادارم هەموو کەناڵەکان لەسەر کاڵای تورکی قسە بکەن و نەتێکدا یعنی کێشەیەکی زۆرە لە ماڵەکانە ئەم فلیمە تورکیانە. چ پێویستەکە ئەوەی کە ئەیداتە فلیمی تورکی و تێرێتی لە بەخشیەکە بە فلیمی کوردی وێ. من وەکو هاوڵاتێک خۆم بایکۆتی کاڵای تورکیم کردووە لە بەرامبەرەوە هێرشەنە مرۆڤانەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. بایکۆتکردنی کاڵای تورکی ئەگەر هەمومان پێکەوە دەست لە ناو دەست بە یەک گوڕوتین بایکۆتی کاڵای تورکی بکەین، دڵنیا بە لە ڕووی ئابووریەوە تورکیا بەرەو داڕوخانە بە چکە یەکێک لە سێکتەرە گرنگەکانی وڵاتی تورکیا ئابووریەوە، یەکێک لە وڵاتە دراوسەکانی وڵاتی تورکیا هەرێمی کوردستان و عێراق بۆ ساختکردنەوەی بەرهەمە ناوخۆیەکان یاخود ئەو بەرهەمانی کە وڵاتی تورکیا بەرهەمێنێ. دڵنیا بەلەوە گرنگی خۆی بێ و کاریگەری خۆی بێ لەسەر بەرهەمی تورکیا و کاڵای تورکی. ئەگەر ئێمە بێت و بەرهەمەکانی تورکیا کاڵەکانی تورکیا لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ساخ نەکەینەوانە، تورکیاش ڕەنگە لە ڕووی ئابووریەوە تووشی داڕمان ببێەوە بە خۆشە بچێتەوە. سەرەتا داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم ئەکرێ حکومەتی هەرێمی کوردستان سنوورەکان بەڕووی هێنانی کاڵای تورکی یاخود بەرهەمە تورکیەکاندا ڕابگرێت. دووەم بازرگان و خاوەن سەرمایه‌دارەکان ئەوانەی کە بازرگانی با کاڵای تورکی و شمەکی تورکیەوەکەن ئەکرێ ئەوان ڕەچاوی ئەو بارودۆخی هەرێمی کوردستان کەن، ڕەچاوی ئەو ڕەتفیعلەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەن بەرامبەر بە تورکیا بەرهەمە ناوخۆیەکان یاخود بەرهەمە ناوخۆیەکان با ساختکرێتەوە با ئیتر واز بێنین لە هێنانی بەرهەم و کاڵای تورکی. ئەمە هینە معادلێکی سیاسیە لە ناوچەکەیە هەیە و حکومەتی هەرێمی کوردستان ئەکرێ ڕەتفیعلی هەبێ بەڵام بەداخەوە نیەتی
و بردومانکردنی ناوچەکانی کوردستان هەرچ پارچەیەکی کوردستان بێ هەرچ ناوچەیەکی کوردستان بێ لەلایەن وڵاتێکی داگیرکەری وەکو تورکیا وەکو ئێران جێگەی نیگەرانیە بەڵام ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە داوامان لەلایەنە پەیوەندیدارەکان لە حکومەت لە حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان کردو کە ڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەرخاکی کوردستان ڕابگیرێت ئەگەر ڕناگیرێ باوکو ئێمە معادلە سیاسەکەمان لەگەڵ تورکیا ڕێکەینەوانێ باڵانسەکە ڕێکەینەوە هەموو معادلەیەکی سیاسی لە نێوان دوو وڵاتی دراوسەیە بە کۆمەڵێک گرێبەست و کۆمەڵێک هەرچۆنە بەداخەوە ئێمە مێژویەکی ناشرینمان لەگەڵ تورکیا هەیە تورکیا بە چەندین ڕێگە ئێمەی قۆرخ کردو بۆ خۆی ناتوانین وەکو پێویست معادلە سیاسەکانی لەگەڵا ڕێکەینەوە بەڵام ئەکرێت هەڵوێستمان هەبێ ئەکرێت بردومانکردنی ناوچەکانی کوردستان خاکی کوردستان لە بەرچاو بگرین هەڵوێستی توندمان بەرامبەر بە تورکیا هەبێت هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان بۆ ڕۆژهەڵات بۆ باکوور بۆ باشوور بە دڵنیاییەوە کاریگەری نەرێنی خراپی ئەبێ لە سەرمان ئەو هێرشانێک کە لە ئێستا بۆ ڕۆژاوا کرێ ساڵانێکی پێشووتریش بەرامبەر بە ئێمە کرا بەڵام دڵنیا بن دووبارە بێتەوە دڵنیا بنەوە هێرشانەی ڕۆژئاوا پەیامێکە بۆ باشوور پەیامێکە بۆ باکوور پەیامێکە بۆ ڕۆژهەڵات بەداخەوە بەڵام ئێمەش وڵاتانی زلهێز وەکو ئەمریکا ڕووسیا ئەمانە هیچ کات پشگیرمان نەبوون هیچ کات پاڵپشتمان نەبوون تورکیاش بە ئارەزوی خۆی لە ناوچەکەیە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان یاری بە شعور و کەرامەتی کورد بکات